هەرێمی کوردستان لەم بارودۆخە ناسەقامگیر و نالەبارەی ناوچەکە زۆنێک یان شوێنێکی ئەمنە بۆ کۆمپانیاکان. کۆمپانیایەکی بیانی زۆر هاتۆتە هەرێمی کوردستان، بەڵام ئەمەوێ بە وردەکاری لەگەڵ میوانێک باسیەم بابەتە بکەین. هەر باسی کۆمپانیا بیانیەکان ناکەین، باسی گەنجان و هاوڵاتیانی ناوخۆکەین، بزانێکین چۆن ئەتوانن تا چەند ئاسانکاریان بۆ کراوە کە بتوانن خاوەنی بیرۆکی خۆیان بن و خاوەنی کۆمپانیای خۆیان بن. بۆ ئەمە بەستە بڵند محەممەد بەڕێوبەری گشتی تۆماری کۆمپانیاکان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک بڵند سڵاوت لەبێ، زۆر بەخێر هاتی. ڕۆژی جیهانی کۆمپانیا بچووک و مامناوەندەکانە کاک بڵند کە ئەزانین سەدان 90 بزنسەکانی جیهان پێگەهێنێت. ئەو کۆمپانیانە لە هەرێمی کوردستان واتە کۆمپانیای بچووک و مامناوەند چ ڕۆڵێکیان هەیە؟ ئەو کاتتان باش، سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورتسات. طبعاً بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش یاسایەکی تایبەتمەند نییە بە پشتگیریکردنی یان دەعمکردنی کۆمپانیای بچووک و مامناوەند، بەڵام لەگەڵەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان چەند ڕێکارێکمان کردووە بۆ ئەوەی گەنج یان پاڵپشتی بۆ کۆمپانیای بچووک و مامناوەند بکەین، بۆ ئەوەی تاوەکو کۆمەڵگای کوردیش شانبەشانی کۆمەڵگای جیهانی ئەو پێشکەوتونە ئابوووریە جیهانی کە بە خۆی وەدیتە ئێمەش دانەبڕین. گرنگترین ئەو چاکسازیانە ئەوە بووکە لە چەند یاسایەک دەرکردنی یاسای 13 و 14 و 15 بە شێوەیە کە ئاسانکاری لە ڕێکاری تۆمارکردنی کۆمپانیا کرد. دووەم گرنگترین ڕێکار دامەزراندنی سیستمێکی ئەلکترۆنی بوو کە بە شێوەیەک کە گەنج یان خاوەن پرۆژەی بچووک و مامناوەند بتوانێت لە ماوەی 24 سەعاتی کار بە خێراترین ڕێکار لە 24 سەعاتی کار کۆمپانیا تۆمار بکات کە پێشتر بە مانگ و زیاتریشی پێدەچوو. یەک لەو چاکسازیانە دەستکاریکردنی خشتەی واتە تێچووی تۆماری کۆمپانیا. پێشتر لەبەرەوەی هەر کۆمپانیایەک لە پرۆسەی تۆماری ناو و ڕسم و ئجووری کۆمپانیەکان نزیکەی 4 تا 5 ملیۆن دینار تێچووی بوو، بەڵام ئێستا دوای ئەو چاکسازیانە نزیکەی 162,500 دینار، تەنها بە 162,500 دینار کۆمپانیای بچووک واتە گەنج دەتوانی بە ئاسانی ئەم کۆمپانیای دامەزرێن. یەک لەو ڕێکارانە لابردنی مەرجی هەبوونی باڵەخانە یان بە شێوەیەکی تر بە سوپاسەوە لەلایەن هەب فاوندیشن فاوندیشن هەب ئەوی کە بەڕێز جێگری سەرۆکی وەزیران کاقوبات تاڵەبانی دامی دەکە هەر کۆمپانیایەک بچووک بێ یان گەنج بێ خاوەندارێتی بکە لە ڕێگەی ئەم موئەسسەسەیەوە شوێنی بارەگەی کۆمپانیای بۆ دابین دەکەن کە ئەمەش بارگرانیەکی زۆر لەسەر گەنجان لا دەبات. وای کردووە کە گەنجێکی زۆر لەم سنوورە بە بێهەبوونی بارەگا بەڵکو لە ڕێگەی دابینکردنی ئەم شوێنی کارکردن واتە بارەگەی کۆمپانیا ئەوە بکاتن. یەک لە خاڵەکانی تر پشت بەست لە ڕووی باجەوە پێشتر لەبەرەوەی باجی کۆمپانیەکان یان باجی ئەو پرۆژانە لە ڕێگەی تەخمینەوە واتە لە ڕێگەی لیژنەیەکی باج تەخمینی ئەوەی دەکرد کە ئایا قازانجی کردویاننا. ئەمەش توانیمان بە سوپاسەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی باجەکان بە پشت بەستن لەسەر ژمێرەی کۆتایی ئەو کۆمپانیا بچووکانەواتە ئەگەر هەر کۆمپانیایك بە پێی ژمێرەی کۆتایی ئەگەر زەرەری هەبێ باجی لێوەرناگیری، ئەگەر قازانجی هەبێ 115 باجی لێوەردەگیری کە ئەمەش کرانەوەکی زۆر زۆر باش بوو و ژمارەیەک چاکسازی تریشە بوو بۆ نمونەجێت بەجێکردنی مادەی ببوورە. کاک بڵندەمەوە بزانم ئەم ئاسانکاریانە کە ئێوە ئێستا باستان لێوەکردن هەنگاوی باشن ینی بۆ پشتگیریکردنی کەسانی خاوەن بیرۆکە بۆی کۆمپانیا خۆیان هەبێ.
هیچ هەستان کردووە کە ئەم ڕێکارانە بووەتە هۆیەوەی کە ژمارەی تۆمارکردنی کۆمپانیاکان بەراورد بە ساڵی ڕابردوو بەراورد بە 2 ساڵی ڕابردوو بۆ نمونە بەرز بوو بێتەوە؟ بەئەکیدی ئێمە لە دوای 2023 ئەم چاکسازیانە دەست بەکار بوو واتە پەخش کرا و سیستمەکە و کەوتینە سەر هێڵ. ئیتر دەمەوێت چەند داتایەکتان پێ بڵێم تا ئێستا لە هەرێمی کوردستان 38,768 کۆمپانیا دامەزراوە، 3644یان ببوورە 43,772 کۆمپانیا دامەزراوە، 38,768 خۆماڵیە، 3,644 بیانیە، 1360 کۆمپانیاش لەقی کۆمپانیای بیان بەغدایە. لە کۆی تەواوی ئەم کۆمپانیانە 23,673 کۆمپانیای بچووکن. دەمەوێت ئەوەشتان پێڕا بگەینم کە لە دوای ئەم چاکسازیانە نزیکەی 15 تەواوی ژمارەی کۆمپانیەکان لەم 3 ساڵە دامەزرا نزیکەی 6,000 کۆمپانیا و هەستمان بەوەی کرد کە خاوەنکاری ژن ڕوو لە زیادبوون بوو تا 15 ئەو کۆمپانیانەیان ئەو خاوەندارێتی ئەو کۆمپانیانە لە ڕەگەزی مەیە و لە 1970 لە ڕەگەزی لە گەنجە ینی لە توێژی گەنجە خاوەندارێتی ئەو کۆمپانیانە دەکە. هەروەها دەمێ باسی ئەو ئامارەش بکەم 5.6 بەڕێوەبەری ڕێپێدراوانی تەواوی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لە ڕەگەزی ژنانن مێنە و لە 7.5 لە ڕەگەزی گەنجن. بەڵێ ئەوە ڕنگدانەوەیەکی تەواوی هەبوو وای کرد کە ئەو کۆمپانیانە زیاتر یان گەنج کەمتر ڕوو لە کاری خراپ و یان ڕووکردنە دەرەوەی هەرێمی کوردستان لە ڕێگەی قاچاق و ئەوانە بتوانن بە ئاسانی چکە پرۆسی ئاسان کرا بتوان ببنە خاوەن کۆمپانیا. باشە کاک بڵند بێگومان ئەو داتای کە ئێستا خستانە ڕوو داتای باش بوو، بەڵام بێگومان ئەگەر داتاکان ورتر بن ڕەنگە یارمەتی زیاتر بات. منمێ بزانم ئایا ناوەندێکی داتا هەیە لە بەڕێوەبەرایەتیەکەتان بۆ نمونە پیشانی بات چەند کۆمپانیا چالاکن هەرچەند ئەمەتان باس کردیان چەندیان هەلی کار ڕەخساندووە چەندیان سەرمایە خستووەتە گەڕ وە زانیاری ورتر ناوەندێکی داتای وامان هەیە کە ئاوا ورد لێیان بکۆڵێتەوە؟ بەڵێ ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە کۆی ئەم 43,000 کەسرا نزیکەی 17,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان چالاکن، یعنی ئەوانە ساڵانە دێن بە تایبەت ئەم ساڵ تا ئەم ساڵ ئەم ژمارە 17,000 کۆمپانیا خۆیان چالاک کردەوە لە ڕێگەی پرۆسی دووبارە ناساندنەوە و نوێکردنەوەی کۆمپانیا. ئەگەر باسی هەڵی کار بکەین ئێمە چیمان کردووە بۆی چەند کەس لەم کۆمپانیانە هەڵی کار ڕەخساوە. ئێمە دوای ئەو چاکسازیانەیەک لەو ڕێکارانە هەر بەڕێوەبەرێکی کۆمپانیا پێویستە بەپێی مادە 121 لە یاسای کۆمپانیەکان پێویستە دەرچووی کۆلێژ و خاوەن شارەزایی بی و هەروەها فەرمانبەر نەبێ لە کەرتی گشتی. بۆ ئەم بابەستە ئێمە داوای بایۆمەتری ئەو بەڕێوەبەری پێدراوە نەمان کردووە. ئەگەر فەرمانبەر بوون لە کەرتی گشتی پێویستە لایەک هەڵبژێرن. ئەمە شوای کرد کە زۆرێک لە کۆمپانیەکان ئەوانەی کە بەڕێوەبەرەکانیان لە کەرتی گشتی بوون لە شوێنی ئەوان گەنجەکان شوێنی بگرنەوە کە ئەوە دەرچوە تازە. لەلایەکتر ئێمە ئەگەر هەر دامەزراوی کۆمپانیا ئەگەر هەر کۆمپانیایەک تەنها 2 کارمەندی بۆ دابنین لەم 16,000 کۆمپانیا ینی دەکا نزیکەی 32,000 هەڵی کار ڕەخساوە بەڕاستی لەم ئەوەیە. ئێمە ئەوەی کە من باز دەکەم تەنها وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کۆمپانیەکان، من باسی کارگەکان ناکەم، من باسی پرۆژە
وە بەرهێنانەکان ناکەمیان باسی مؤسساتی تیجاری غیری کۆمپانیاش ناکەم. باشە کاک بڵند ژمارە یەکەی بێهاوتا چ گۆڕانکاریەکی کردووە لە بەڕێوەبردننی بزنسەکان ئایا یارمەتی دروستبوونی شەفافیەتی داوە؟ طبعاً هەر کۆمپانیایەک ئێمە ژمارەیەکی یەکەی بێهاوتای دەدەینێ کە جیای دەکاتەوە لەگەڵ هەر کەسێکی سروشتی یان معنەوی ئەم ژمارە یەکەی بێهاوتایە وای کردووە کوالیتی و ئاستی کۆمپانیەکان بەرز بکاتەوە بە شێوەیەک بەم دوایە کە بابەتی ئەسی کۆدا یەک لەو گرفتانە ئەوە بوو کە کۆمپانیەکان ژمارەی باجیان بە ئەلکترۆنی نەبوو وەکو عێراق یعنی ئەوان دەیان گوتنیانە ئێمە لە ڕێگەی ژماری یەکەی بێهاوتا توانیمان ئەو کۆمپانیانە لە ڕووی سیستماتیکەوە بناسین بە سیستمی ئەسی کۆدا وبتە بنەمایەک بۆ ئەوەی حکوومەتی ئیتحادی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بن بۆ ئەوی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو هەنگاوە ئەم دەرگایەوە کە ژماری یەکەی بێهاوتایە داخلی سیستمی ئەسی کۆدا و ژمارە جیهانیەکان بکرێەوە بەهۆی ئەم ژمارەیە کە بێهاوتاییە هەر کۆمپانیایەک دەتوانێت لەقی خۆی لە ئەوروپا و لە وڵاتە کانی کەندا و دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان بکاتەوە کە ئەمە شتێک کە لەو خاصیەتانی کە ئەم کۆمپانیا هەیەە. باشە کاک بڵند ئایا لە هەرێمی کوردستان ئەزانین هەندێک کۆمپانیا هەیە خۆی تۆمار ناکات و بە نافەرمی کارەکە من نازانم خۆم لە هەرێمی کوردستان ئەو دیاردەیەمان هەیە یان نا ئایا هەمانە کۆمپانیا لە دەرەوەی چوارچێوە ڕسمەکان کار بکات یان نا ئەگەر هەمانە ئایا ژمارەیان زۆرە یاخود نا بەپێی زانیاریەکانی ئێوە؟ بەپێی ئێمە بەپێی دوایین گەشتاندنمان کە ئاڕاستی تەواوی دام و دەستگاه حکومیەکان کراوە هەر کۆمپانیایەک ئەگەر بێوە گرێبەست لەگەڵ هەر لایەنێکی حکومیان غیری حکومیان گرێبەست لەگەڵ کۆمپانیایکی تر بکات پێویستە خاوەنی ژمارە یەکەی بێهاوتا بێت ئەگەر ئەم ژمارەی نەبێت واتە ئەم کۆمپانیای ڕسمینیە بۆیە وڵاتیان نابێت تەعاملی لەگەڵ بکەن. خۆشبەختانە کۆمپانیای تۆمار نەکرا و کەمن لە هەرێمی کوردستان باوەڕ ناکەم کەم یعنی تا ئێستا ئەگەر دێک دو حالەت ئاراستەمان کرابێ ئێمەش بەپێی ئەحکامی عقابی یاسای کۆمپانیەکان ڕێکاری یاساییمان دەرحەق بەوانە کردووە بەڵام بەشێکی زۆر لەو کۆمپانیان نزیکەی نیوەی ئەو کۆمپانیانە خۆیان نوێ نەکردیتەوە تا ئێستا وەکو باسم کرد لە زیاتر لە نیوەی لە کۆی 3,000 کۆمپانی نزیکە 17,000 کۆمپانیا ئاکتیڤن. باشە کاک بڵند ئایا هیچ ئامارێک هەیە ئاخۆم ئەو کۆمپانیانە کە لە هەرێمی کوردستان کارەکەن بە تێکڕایی چەند ساڵ لە کارە ئەمێنەوە زانی نەمە پێوەرێکە بۆ ئەوەی کە کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان سەرکەوتون یان کۆمپانیەکان شکست خواردون ئامارێکمان هەیە ئاخۆم چەند ساڵ لە کارە ئەمێنەوە بە تێکڕایی دیارازانین کەم و زۆر جیاوازیان هەیە. خۆی کۆمپانیا کە دادەمەزرێ لۆ مەبەستێکی بازرگانی قازان جویست دادەمەزرێ هەر کاتێک کۆمپانی ئامانجەکەی تاو و پێویستەیان دای بخاتیان بە دوای پرۆژەیەکی تر بگەڕێت تا ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی لە کۆی 3,000 کۆمپانیا نزیکەی 3,600 کۆمپانیا تەسفی کردووە تا دای خستووە ئەمەش لە تەمام مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە کۆمپانیایواتە ئێمە لەبەرەوەی ئێمە ئەو جیهەتین کە بڕوانامەی تۆماری کۆمپانیا دەبەخشین ئێمە داتایەکی وردمان نییە کە چەندیان قازانجیان کردویان چەندیان بەردەوامن یان بەردەوامنینە بەڵام ئەوەی کە باسم کرد لە کۆی ئەم ژمارە 17,000یان ئەکتیڤن بەڵام باقیتر هیچ ئێمە ناتوانین دیاریکەین ئایا سەرکەوتوو بوونیان قازانجیان کردووەیانە بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین بەڕاستی ڕێژەی تۆماری کۆمپانیا بەردەوامە ینی قەت کەمی نەکردووە بەڵکو لە چاوپار دەتوانم بڵێم شان بەشانی تۆماری پاردەڕ. سپاس بڵێن محەممەد بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیاکان کە لە هەولێرەوە لەگەڵ مابوون سپاس بۆ زانیاریەکانتان.